وەلی سڵاوت لێبێ و ئەم کاتت باش زانیاری زیاتر یاخود زانیاری نوێ چیە لە ئەجێندای سەردانەکەی عەمەر حەکیم بۆ هەرێمی کوردستان و کۆبنەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان. سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بینەرانی کەناڵ ئاسمانی پێمێ بەڵێ بڕیار وایە ئەمڕۆ شانێکی باڵای هاوفەرمانی نیشتمانی شیعەکان بە سەرۆکاتی عەمەر حەکیم سەردانی هەولێر بکاتن بە پێی ئەو زانیاریانە بەدەستمون گەیشتووە عەمەر حەکیم داوەتنامەی بۆ سەرجەمە و حیزبانە ناردووە کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە لە پەرلەمانی کوردستانیش کورسیان هەیە بۆ ئەوەی کە سەعات چوار لە هۆڵی مامۆستا سەعد عەبدوڵڵا لەگەڵیان کۆبێتەوە و بۆ ئەوەی لەگەڵ ئێوە ئەوان کۆبێتەوە چەند تەوەرێک باز بکەن لەگەڵ ئەو حیزبانە بە پێی ئەو زانیاریانە بەدەستمون گەیشتووە تەوەرەکان بریتین لە مانەی خواردوی یەک شەڕی مووسڵ و هەروە داعش چۆن بتوانێت داعش لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی لەناو بردرێتن و فیکرەی داعشیش لەناو بردرێتن چۆن هەماهەنگی دروست بکرد لە نێوان کورد و شیعە و سونە بۆ ئەوەی داعش نەمێنێت لە سنوورە و دواتر ئایندەی مووسڵ بەکوێ بگاتن و مووسڵ چی بەسەر دێتن و مووسڵ وەکو قسەی باز دەکرێتن بکرێت بە هەرێمەکی سەربەخۆ یاخود و هەمە وەکو پێشووتری لێبێتەوە ببێتە مووسڵێک کە هەموو پێکاتەکان لە خۆ بگرێتن و هەروە ببێتە جێگای هەموو پێکاتەکان ئەمانە قسە باسی لێکرێت و باز لە ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغداش دەکرێت بۆچی ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە و کێشەکان چینە ئەم چارسەرکردن چییە بۆیان ئەم قسانە لەگەڵ لایەنە سیاسەکان دەکاتن و هەروە دەوێت بەرچاوڕوونی بداتە لایەنە سیاسەکانیش لەسەر چەند تەوەرێکی تریش و لایەنە سیاسەکانیش بێگومان ئەوانش قسەی خۆیان دەبێتن و بە پێی زانیاری بەدەستمنیش گەیشتووە پێنج حیزبە سەرچیەکەی هەرێمی کوردستان ئەوان بەشدار دەبن و بە پێی دەوعەتنامەی کە بۆ لایەنەکانیش چووە دەبێت لەسەر ئاستی کەسی یەکەمی حیزبەکان بێ واتە دەوعەتنامەکە بۆ ئاستی کەسی یەکەمی حیزبەکان ناردراوە بۆی کە بەشداری کۆبنەوەکە بکەن و دواترش کۆبنەوە لەگەڵ بەرپرسە باڵاکانی هەرێمیش دەکاتن لەسەر ئەم تەوەرانی کە باسم کرد باز لەم تەوەرانە بکەن لەگەڵیان و باز لە شەڕی داعش و هەروە ئایندەی مووسڵیش بکاتن. ئاماژەت بۆدا کە داوەتنامە بۆ هەر پێنج حیزبە سەرەکیەکەی هەرێمی کوردستان نەدراوە ئەوانەی کە لە حکوومەت و لە پەرلەمانیشدا کورسیان هەیە و لە حکوومەتیشدا وەزیریان هەیە ئەو داوەتنامەیە لەلایەن خودی عەمەر حەکیمەوە هاتووە یاخود لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە نێردراوە. لەلایەن عەمەر حەکیمەوە داوەتنامەکە بۆ حیزبەکان نێردراوە حیزبەکانی داوەت کردووە بۆی لە هۆڵی سەعد عەبدوڵڵا سەعات چوار لەگەڵیان کۆبێتەوە باس ئەو تەوەرانە کە پێشووتر ئاماژەم پێ کرد واتە عەمەر حەکیم خۆی داوەتنامەکەی ناردووە بۆ سەرجەم ئەو حیزبانەی کە مەبەستێتی لەگەڵیان کۆبێتەوە. جگە لەو لایەنانەی کە ئاماژەت پێدا کە هەر پێنج هێزە سەرەکیەکەی هەرێمی کوردستان باستەوە دەکرێت کە پێی زانیاریەکان کە لەگەڵ مەسعود بارزانیش کۆ دەبێتەوە ئەجێندای سەردانەکەی یاخود کۆبنەوەکەی حەکیم و بارزانی تایبەت چی باز دەکرێت ئەوەی کە زانیاریتان هەبێت جگە لە شەڕی داعش و ئایندەی مووسڵ. بەڵێ بە پێی زانیاریان بەدەستمن گەیشتووە بەجیال لەگەڵ مەسعود بارزانی کۆبێتەوە هەروە بەجیال لەگەڵ سەرۆکی حکوومەتیش کۆبێتەوە لەسەر شەڕی داعش ئەمە تەوەرێکی سەرەکی دەبێتن و پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغداش ئەمە زۆر تاکیدی لێ کاتەوە بە پێی زانیاریان بەدەستمن گەیشتووە چونکە ئەمان دانێ پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا ئاسایی بکەن و ئەو کێشانی لە نێوانی هەیە چەند ساڵێکە وەک بە هەڵپەسەندراویمان و کێشەکان نەمێنێتەوە بەسەڵەکە بتوێتەوە و هەرێم و بەغدا هەنگاوێک زیاتر لێکتر بچنە پێش و هەروە کێشەکان نێوانیان نەمێنێتەوە ڕێکەوتنەکەی کە واژۆ کراوە لە ماوەی لە نێوانیاندا جێبەجێ بکرێ وەکو خۆی. بەڵێ وەلی سەلیم پەیام نێری پەیام زۆر سپاس کە ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی.